بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی ناوچەکە جەنگی ئیسرائیلێران بەکوێ دەگا ئایا هەر لە خۆناغی ئاگربەسدا دەمێنێتەوە ئاگربەس سەردەکێشێ بۆ ئاشتی یاخود گەڕێکی دیکەی جەنگ لە نێوان ئەو وڵاتەدا دروست دەبێتەوە کاریگەری چی دەبێ ئەو ڕووداوانە لەسەر ناوچەکە گفتوگوێن پرس و باسی بابەتاکەین لەگەڵ بەڕێز مەیسەم مرادی توێژەری سیاسی کاک مەیسەم سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان ئەگەر بکرێ پێم ئامڵی بەڕوانینی تۆ ئەم ئاگربەستە ئەم ڕاگررتنی شەڕە درێژەت دەکێشێ درێژەی دەبێ سلااوڕێز کاک فرانکۆ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵم جارێکی دیکە میوانی بەرنامەکەتانم لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە ئەیبینین بە ئاگربەست ناوی لێ دەبرێت بەڵام واقعەتەکە ئەوەیە کە وەکو ئەو ئاگربەستانەی کە بە شێوەیەکی فەرمی لە نێوان وڵاتاندا کە ڕووی داوە نییە ئەوەی کە ئێمە دەبینین ئاگربەستێکی سوۆشال میدیاییە ئەتوانم لەو ئاراستێدا باسی لێ بکەم ئاگربەستی فەرمی ئەوەیە کە دوو وڵات کە دەڕۆنە شەڕەوە یان ئەوەی کە بەریەکەوتنیان هەیە بە فەرمی دادەنیشن و واژۆی ڕێککەوتنێک دەکەن ئێمە لێرەدا ئەم بابەتە نابینین لە نێوان ئێران و ئیسرائیلەوە شتێکە کە بە نێوانگیری ئەمریکاوە بە نووسینێکی دۆناڵد ترامپ لەسەر سوۆشال میدیای خۆی گەیشتون بەم خۆناغا و کاتێک چاو لە مێژووی بەریەکەوتنی ئەو دوو دەوڵەتە دەکەینواتە ئێران و ئیسرائیل بەریەکەوتنی ئەو دوو دەوڵەتە بە تەنیا لە ماوەی ئەو 12 ڕۆژە شەڕەدا نەبووە شەڕی ڕاستەوخۆ بەڵکو ساڵانێکی زۆرە بەریەکەوتنیان هەیە لە ناوچەکەدا بۆیە هاوکات گۆڕانکاریەکانیش کە لە دوای ڕاگەاندنی ئاگربەستەکە کە دەبینین لە نێوان ئێران و ئیسرائیلدا لە ناوخۆی ئێران بۆ نمونە تونند و تۆڵتریان کردووەتەوە ئەو پەیوەندیانەی کە هەیەیان بووە بۆ نمونە دەیانەوێت کە لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیدا پەیوەندیەکانیان پچڕاندووە ئەمڕۆ بە فەرمی ڕایان گات هاوکات ئیسرائیل یارمەتیەکی زۆری چەک و چۆڵی پێدەگات و هەڕەشەگەلێک لەلایەن هەردوو دەوڵەتەوە دەبینین لەلایەن بەرپرسانی باڵاوە پێدەچێت کە بەڕاستی ئەم ئاگربەستەی کە باسی لێ دەکرێت زۆر لەرزۆک بێت بەو جۆرە نەبێت کە ڕەنگە باسی لێ دەکرێت لە ڕاگەیاندنەکاندا. باشە کاک مەیسەم ئیسرائیل و ئێران چیان لە یەکتر دەوێت ئیسرائیل ئەوەی کە دەیەوێ پێی نەگەیشتووە بە تایبەت و مەرجانی کە هەیبوو بۆ ئێران ئیسرائیلیەکان دوو پلانیان هەبووە لە سەرەتاوە پلانێکی کورتماوە و پلانێکی درێژماوە ئەوەی کە بنیامین نەتانیاهو ساڵانێکی زۆرە کاری لەسەر دەکات و وەکو استراتێژی خۆی بووە لە بەرابەر ئێراندا پلانە کورتماوەکەی ئەوە بووە کە بتوانن پرۆگرامی ئەتۆمی ئێران نەک لە ناو ببن بەڵام بە شێوەیەکی گشتی دوای بخەن چون دەزان توانای لە ناوبردنیان نییە ئێران جیاوازە لە بۆ نمونە لە سووریای کاتی بەشارە سەد و یان ئەوەی کە عێراقی کاتی سەدام حوسێن کە پرۆگرامی ناوەکیان هەبووە لە وڵاتانی دیکەوە هاوردیان نەکردو ئێرانیەکان خۆیان زانستەکیان هەیە بیرمەندی ئەو بوارەیان هەیەەوە پەرە بە زانستەکە دەدەن بۆ نمونە ئەوەی کە لە کاتی بەشارە سەدا بینیمان لەلایەن وڵاتانی دیکەوە بۆ نمونە یانەوەی عێراق لە کۆرەی شماڵی سەدام حوسێن بەشارە سەد و هەمان شێوە لە کۆریای باکوور دەستیان پێڕاگەیشت بوو بەڵام ئەمەی ئێران شتێکە کە خۆیان دەستیان بە زانستەکە گەیشتووە لەم ئاراستێژدا ئیسرائیل دەزانێت کە ناتوانێت بە شێوەیەکی گشتی لە ناوی ببات بۆیە لە پلانی کوردماوەیدا ئەوەیە کە بتوانێت دوای بخات بۆ ساڵانێکی زۆر پیتاندنی یۆرانیۆم بۆ نمونە لە ئێرانە نەمێنێت هاوکات بابەتێکی دیکە باڵی سەروازی ئێرانە پرسی موشەکە دوراویشتەکانی ئێرانە موشکی باڵستیک و هایپەرسۆنیکی ئێران کە بتوان مەوداکەی کەم بکەنەوە یان ئەوەی کە لە ناوی ببن واتە ئێران درێژە بە پرۆگرامی موشکی خۆی نەتە هەموو ئەمانە لە چوارچەوەی پلانی کورتماوەی ئیسرائیلدا بۆ هێرش بۆ سەر سیستمی بەرگری ئێران لاوازکردنی پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکە پلانی درێژماوەی ئیسرائیل کە کاری لەسەر کردەوە بە تایبەت بنیامین نەتانیاهو ساڵانێکی زۆرە خەونی پێوە دەبینێت لە دوای هێرشی 11 سپتامبر لە ئەمریکا کە ڕوویدا بنیامین نەتانیاهو بە فەرمی باسی و پلانی خۆی کردبوو زۆرجار ئەویشەوە بۆ گۆڕینی ڕژیمی ئێران لەم ئاراستێدا هەنگاو هەڵدەنێن لەم شەڕە 12 ڕۆژەدا من پێم وایە کە ئیسرائیل لە پلانی کورتماوەیدا سەرکەوتوو بوو بەڵام پلانی درێژماوەی نەیتوانین دەستی پێ ڕابکات ئەویش بۆ هەڵەخوێندنەوەی دەگەڕێتەوە لەسەر بۆ نمونە ئۆپۆزیسیۆنی ئێران عقلی سیاسی ئێرانی و ناسیۆنالیزمی ئێرانی هەڵەیەکی زۆر گەورەیان کرد لەو بابەتەدا بۆیە ئەوە بوو کە ئێمە دەمانبینی بۆ نمونە هێرشەکان کە دەکرایە سەد پێگەی دەنگ و ڕەنگی ئێرانیان سەدا و سیمای ئێران یان ئەوەی کە لە زیندانی ئەوینی ئێران درا بۆ ئەوەی کە بشێوی لە ئێرانە دروست بکرێت خودی ئەوەی کە دەیان و دەبێت ئێران تاران چۆڵ بکرێت بۆ ئەوە دەگەڕایەوە کە بشێوی لە ئێرانە دروستکەن
نەیانتوانی سەر بگرێت لەبەرەوەی کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەو بەڵێنانەی کە دابوویان بە ئیسرائیل نەیانتوانی باشە جێبەجێ بکەن لە تەوانایە نانەبوو بۆیە ئەو پلانە درێژماوە هێشتا لەسەر جێگەی خۆیەتی. کاک مەسەم زۆر جار دەوترا ئیسرائیل و ئەمریکا بۆی کە چەک بفرۆشن بەت هەبێت ئەمریکا پێویستیان بە نظامی ئێرانیە لانی کەم چەک بدەن بە کەندا و پارێکی زۆریان لێ وەربگرن بڵێنەوەی ئێمە ئاتان پارێزین ئەگەر مەترسی ئێران نەمێنێ لە ڕۆژەڵاتینەوە ڕاستە بە قەولیەوانیانی مەترسیە. ئایا ئەو کاتە چەکەکانی ئەمریکا لەکوێ ساغ بکرێتەوە؟ ئایا ڕۆژەڵاتێکی ناوەڕاستی ئارام و لەژێر کۆنتترۆلی ئیسرائیلدا بە قازانجی ئابووری ئەمریکا؟ دووشت هەیە لێرەدا یەک ئەوەی کە وەرچەرخانێکی بنەڕەتی لە سیاسەتی ئەمریکادا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کراوە سەبارەت بە دروستکردنی باڵانسی هێز بۆ نمونە زۆر جار ڕوانگەیەکی کلاسیکەیە باسی لەوە دەکرد کە شیعە و سوننە پێکەوە باڵانس دەکەن بۆ نمونە ئێران بە شارەسەد ئەو وڵاتانە کە شیعەن دەمێنێنەوە بۆەوەی کە باڵانسی هێزیان هەبێت لە بەرابەری وڵاتانی سوننەدا لە دوای داڕمانی دەسەڵاتی بە شارەسەد ئەم تێڕوانینە لە ناوچوو و ئەو لایەنە شیعانە خەریکن زۆر لاواز دەبن ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئیسرائیل هەوڵی لە ساڵی 2020ەوە گەر هەڵەنەبم بە هاوکاری ئەمریکا هەوڵیاندا کە پەیمانی ئاشتی ئیبراهیم ببنە پێشەوە بۆ بردنە پێشەوەی پەیمانی ئاشتی ئیبراهیم هەموو ئەو وڵاتانەی کە بەریەکەوتنی ڕاستەوخۆیان نەماوە لەگەڵ ئیسرائیلا دەڕۆنە ناو ئەو پەیمانەوە و ئەمە دەتوانێت کە ئیسرائیل بەم جۆرە زیاتر پارێزراوە بێت واتە پەیمانی ئاشتی ئیبراهیم دەتوانێت چەترێک بێت بۆ ئەوەی کە هەموو وڵاتانی عەرەبی ناوچەکەش بڕۆنە ژێر ئەو چەترە بۆ نمونە ئێستا سووریەش باسی لێ دەکرێت بڕۆنە ژێر ئەو چەترە و کێشیان لەگەڵ ئیسرائیللا نەمێنێت و بەم جۆرە ئەو دروستکردنی باڵانسی هێزش تا ئاستێک لاوازتر دەبێت یانێ ئەو تێڕوانینە نامێنێت بابەتی دیکە ئەوەیە کە دەگەڕێتەوە بۆ استراتێژی گەورەی ئەمریکا لە هەموو دنیادا و بەرەنگاربوونەوەی چین بۆ نمونە ئەمریکیەکان دەیانەوێت کە ساڵانێکی زۆرە لە 2007ەوە هەوڵ دەدەن بەرەنگاری چین ببنەوە زیاتر وەرچەرخان بکەن بەرەو لای بەرەو ئاسیا بۆ ئەوەی کە بتوان پێش بەرەو پێشچوونەکانی چین بگرن ئەمریکا ناتوانێت سەرکەوتوو بێت لە پێشگرتن بە چیندا ئەگەر ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئارام نەبێت ئەگەر کێشە و بەریەکەوتنەکان کۆتایی پێنێت بۆیە لەم ئاراستەیەشدا ئەمریکیەکان بۆ ئەوەی کە بتوانن لە استراتیژی گەورەی خۆیاندا لە بەرامبەری چیندا سەر بکەون دەبێ ئەو هەرێمانەی کە کێشە و بەریەکەوتنی تێدایە و بەریەکەوتنەکان لە زیانی ئەمریکا دەبێت کۆتایی پێبێت یەکێک لەو بابەتانە بۆ نمونە ئێرانە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە ئێران دەبێت ئەم کێشەیە کە دروستی کرۆ ساڵانێکی زۆرە کۆتایی پێبێت بۆ ئەوەی کە ئەمریکا بە باشتر بتوانێت پێش بە چین بگرێت دەبێت کە هەژمونی ئیسرائیل لە ناوچەکە زیاتر بێت وتم لە ڕێگەی پەیمانی ئاشتی ئیبراهیمەوە لە ڕێگەی ئەوە کە زیاتر پەل بەهاوێژێت بۆ ناوچەکان و ئەمە دەتوانێت کە ئەمریکایەکان ڕازی بکات بۆی کە باشتر بڕۆنە بەرەنگاری چین ببنەوە تاکو و کێشەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست چارەسەر نەکرێت بە هیچ شێوەیەک ئەمریکا ناتوانێت بە هەموو توانای خۆیەوە بەرەنگاری چین ببێتەوە لەبەرەوەی کە دەتوانێت ئەم کێشە لە هەموو کات و ساتێکدا دووبارە تەقێتەوە بەرز ببێتەوە و دووبارە ئەمریکا ناچار دەبێتەوە دووبارە بگەڕێتەوە. باشە لەم جەنگی دوانزە ڕۆژەدا ئەوەی کە هەست پێکرا بەشێک لەوانەیە کە پێشتری ڕخنەیان دەگرت لە سیاسەتی ئێرانی و لە نیزامەکە بەگشتی جۆرێک لەوەی کۆدەنگ بوون ینی هاو هەڵوێز بوون هاوسۆز بوون بۆ وڵاتەکەیان ینی شکاندنی شکوی وڵاتەکەیان بەدەستی ئیسرائیل بەلاوە ناخۆش بوو لەبەرەوە جۆرێک لە هاوسۆزی و کۆدەنگی لە شەقامی کۆمەڵگی ئێرانیە دروست کرد پێ دوایە نیزامی ئێرانی بتوانێت ئەمە بقۆزێتەوە و کاری لەسەر بکە ئەم کۆدەنگیە بپارێزێ هەندێک گۆڕانکاری لە ناوخۆی خۆیدا بکە نەکە لە شەقامی ئێرانی لە ناوخۆی ئێراندا ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بەشێکی زۆریان ئەو بوون پەیوەست بوون بۆ هاودەنگیەی کە هەبووە دەزانی کاک ڕانکۆ یەک شت هەیە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی مۆدێرندا دوو شت کە لەم شەڕەدا ڕوویدا ڕووی نەداوە یەک ئەوەی کە لە کەمتر لە 5 ساعتە پێتەختی دەوڵەتێکە هێرش دەکرێتە سەری ئاسمانەکەی کۆنتترۆل بکرێت ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی کە ئەمە باڵادەستی سەربازی و ئەو شتانە بێجگاوە باڵادەستی نفوز و دەستگای هەواڵگری نیشان دەدا و هاوکات تەکنۆلۆژیای ئیسرائیل نیشان دەدا کە دەتوانێت بۆ خێرایی و کارە بکە بابەتی دیکە ئەوەیە کە لە شەڕێکی ڕاستەوخۆدا کە ڕوودەدات سەرباز ناجوڵێنرێ بۆ نمونە بە تەنیا لە ڕێگەی ئاسمانی و ئەم دوو دەوڵەتە بەریەک کەوتن و هاوکات لە یەکەم هەنگاوی هێرشەکەدا سەربازەکان نەکرانە ئامانجەوە فەرماندە باڵاکان و کەسانی پلەیەکی ناو دەسەڵاتی ئێران بوون بۆ نمونە کرانە ئامانج ئەمە دەتوانێت کە
ڕوانگەیەکە کە ترس و دڵڕاوکەی بۆ زۆر خەڵک بەتایبەت بۆ نمونە بۆ ئێرانیەکان ئەوانەی کە چ لایەنگەری دەسەڵاتی کۆماری ئیسلامی بوون چه ئەوانەی کە باوەڕیان بە ئەو ئێرانە هەیە کە ئێستا بوونی هەیە ترس و دڵڕاوکەیان لە دروست بوو کە بەڕاستی ڕەنگە ئەم جۆرە هێرشەی ئیسرائیل بەرەوە ئاراستێ بڕوە کە تەنانەت ئێران تووشی دابەشبوونیش بکات ئەم ترس و دڵڕاوکە لە ناوی ئێرانیەکانە چ لە ناوخۆچە لە دەرەوە دروست بوو بۆ ئەوەی کە ئێران دەوڵەت کۆماری ئیسلامی بتوانێت ئەمە بپارێزی هەنگاوی هەڵناوە بەڕاستی من یەک دوو ڕۆژی ڕابردوودا کە ئێستا لە ئێرانە پێی دڵن مانگی محەڕەم بۆ نمونە لە ئەو کۆبوونەوەە دینیانە کە دەیگرن ئەو سرودانە کە دەیخوێنەوە ئاینی نییە ئێستا سرودگەلێکیان دەیخوێنەوە زیاتر لە ئاراستەی نەتەوەگەرایی ئێرانیدایەوە ئەمە ئێران دەوڵەتی ئێران دەزانێت کە ئەبێ کەڵکی لێوەربگرێ بۆیە لەو ئاراستەیەدا خەریکە دینی شیعە و نەتەوەگەرایی ئێرانی جارێکی تیکە کە هەموو کاتێک ئەم دوانە پێکەوە ئەساسی ناسیۆنالیزمی ئێرانی بوون لە پاڵی بۆ نمونە زمانی فارسیدا خەریکە پێکەوە گرێتە داتەوە لەبەر ئەوەی کە زانی کە لەم شەڕە 12 ڕۆژەدا دەیتوانی کە خەساری زۆر گەورەی بەرکێ بۆیە زەمینە خۆش دەکات هەنگاو هەڵدەنێت بۆ بەشێک لە گۆڕانکاری لە ئێرانەکە بۆ نمونە بەشێک لە ڕۆژنامەکان ئێران باسییان لەوە کرد لە ناوەڕاستی هێرشەکە کە کۆمەڵێک لە مەلاکان یان ئەو ئاخوندانێکە لە ئێرانە هەن هەوڵ دەدەن کە کەسی دیکە لە هەڵ ببژێرن وەکو بۆ جێگرەوەی ڕێبەری باڵای ئێران ئەمە شتێک بوو کە دەستگای ڕاگەیاندنی خودی کۆماری ئیسلامی باسی لێ کرد ئەوتی کە پێشمان پێکردو کەواتە هەوڵگەلێک هەیە لە ناو دەسەڵاتی ئێرانە بەڵام تا چەندە سەردەکەون من بە زەحمەتی دەبینم لەبەرەوەی کە ئەوەی کە ئێران بەڕێوە دەبات لە ڕاستیدا لە ئێستادا لە سەرەتای شەڕەکەوە هەواڵێک کە هاتە دەرەوە ئەوەی بوو کە ڕێبەری باڵای ئێران هەموو دەسەڵاتەکانی خۆی داوە بە ئەنجومەنی باڵای سوپای پاسداران واتە حکوومەتێکی سەربازی ڕاگەندراوە و سوپای پاسداران دەوڵەت بەڕێوە دەبات لێرەدایە من پێم وایە کە هەتاک و باڵی سەربازی سوپای پاسداران بەو بەهێزی خۆی بمێنێتەوە کە ماوەتەوە نابێ باز لەو گۆڕانکاریانە لەو ئاستی سەرەوەدا بەم خێرایە بکرێت. بەڕێز کاک مەیسەم مورادی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ شیکاریەکانت سپاس بۆ ڕوونکردنەوەکان و بەشداریکردنت لەگەڵمان.